ئێران ینی سوورە لەسەرەوەی کە لەسەر گەروەکە پارە وەرگێت ئیتر مبەڕڕی خۆی هەیە حەزەکەم بزانم ئەو مبەڕانەی چییە؟ ئێران حەقا پارە لە گەروی هورمز وەربگرێت؟ گەڕۆی هەرمز ئێستا کە بۆمبێکی ئۆتۆمیە بۆ ئێران تەنها ئەوە چەکێتی ئێستا کە بەدەستیەوە ئەگەر تۆ سیر بکەی ئێران زەرەرێکی خەیاڵی پێگەیشتووە یعنی بڵێ بە 20 میلیارد بێتەوە تایم نەخێر بەو مەبلەغەش نایەتن مەبلەغێکی خەیاڵیەوێ بۆی بێتن لێرە ئێران لە زمنی مفاوەزاتەکە داوای تەعویزەکە بەڵام باش بزانە ئەمریکا تەعویز نادات چوو بێتە هەر وڵاتە وێرانی کرد بێ خۆی پارەی وەرگتۆنەوە تەعویز بدا لە عێراق لە ئەفغانستان لە سۆمال لە چۆ ئەتەوێتن لە چ وڵاتێکە ئەتەوێتن ئێران لێرە چی بکاتن پارەکانیشی مجەمەدە وصولی هەیە لە دەرەوە خۆی ئەوەی ڕاستی بێ نێزیکەی 30 میلیاری هەیە بەڵام بە فائیدەکانیەوە بۆوانەی کە ئەگاتە نێزیکەی 100 میلیارد دلار ئەمانەش نادرێتەوە پێی ئەگەر مفاوەزات ڕێک نەکەوێتن واتە چییە کە من لێرە ڕسوم وەرەگرم پارە وەرەگرم بەڵام چونکە زەختی نێودەوڵەتی لەسەرایە کردیەتە چ بوارێکەوە من ترافکەکەم تو ئەو هەموو کەشتیانی کە لە ناو بڵین خەلیجایە ینی پێرێ 33 دانە دەرچوو ڕۆژانە بۆیە 130 دانە دەربچێتن کەشتی لێنانە 33 دانە بە موافقەی ئێران ڕەتبوو لێنانەوە دەرچوو من ترافیکەکەم ئەو کەشتی ڕابوەسە تۆ چەپە تۆ ڕاستە وەکو بڵی ترافیکی هین بێت حەقیەوە پارەوەرەگرم حاڵەتی دووش ئەمانە خۆ بەتاقەی شەمسیش ناکە بە پاتری زۆری دیزلە گازە تۆ دەریان بۆ پیسەکەی من خاوێنیەکەمەوە لەبەرەوە پارەی حەقی خاوێنکردنەوە کۆمەوێتن ئەمە ئێران گەیشتووەتە ئەم حاڵەتەی کە ئێستا مبەڕڕی داوەڕە دەسەوە مبەڕێری داوە بۆ گیان هەمووی من دەریا پاکەکەمەوە من ترافیک ڕێکەخەم بۆ ئەوە لەبەرەوە ڕسوم مەوێتن